دابەشکردن بەسەر ژمارەیەکی دووڕە نووسی. لێرە چ نووسرایە؟ کارگەیەکی دروستکردنی کاتژمێر لە وڵاتی چین 755 کاتژمێری لە ماوەی 23 ڕۆژ دروست کرد. ئایا ناوەندی بەرهەم هێنان بۆ کاتژمێر لە ڕۆژێکدا چەندە؟ واتە ئەگەر 23 دانەی دروستکە ببورن 755 دانە کاتژمێر بە 23 ڕۆژ، واتە لە مانگە کەمتریش، ئایا لە یەک ڕۆژ چەندی دروست دەکا؟ پێش هەموو شتێک ئەگەر بمەوێ خەمڵاندنە چی بکەم، ئەو دوژمارەی لە دوژمارەی نزیک دەکەمەوە. دوژمارەی ئاسان. ژمارەی ئاسان واتە سفریان هەبی لە خانە یەکان و هەندێک جار دەیانیش بە گوێرەی ژمارەکە. بۆ وێنە 755 نێزیکترین شت ژمارەی ئاسان ڕەنگە بیر بکەمەوە 700 باشە، بەڵام ئەگەر 700 بنووسم واتە 55م سڕیەوە، ڕەنگە زۆربی 55 بسڕمەوە، ڕەنگە بیر بکەمەوە 800 باشترە، نێزیکترە. یان یەکەشکە بیر کاتەوە 750 باشە. کەی 800 وەردەگرم، کەی 750 وەردەگرم، ئەو ژمارەیە بڕیار دەدا. ئەو 23 بیکەمە چ کە زۆر سفری هەبی لە خانە یەکان، نێزیکیش بی لە 23، یەکسەر بیر دەکەمەوە لە 20. بەڵام ئەگەر 20م هەڵبژارد باشترە لێرە 800 هەڵبژێرم. بەڵام ئەگەر 750 هەڵبژێرم لێرە ناتوانم 20ش هەڵبژێرم، چونکە 750 دابەش 20 ئەویش ئاسان نییە، چونکە ئەمن دەگەڕێم بە دوای دوژمارەی ئاسان بتوانم بە هزری دابەشیان کەم، کەواتە لە جیاتی 23 و 20 ئەگەر 750 هەڵبژارد دەنووسم 25. کەواتە ئەو دوانە بەیەکەوە، ئەو دوو سۆرە 750 و 25 820ش بەیەکەوە. وەکو لێرە ئەگەر 750 هەڵبژارد لێرەش 25 هەڵدەبژێرم، ئەگەر نا لە هەمووی ئاسانتر بێگومان ئەوەیە 820 لەگەڵ 20. لە کاتی لێکدانی 800 دابەش نەک لێکدان 800 دابەش 20 زۆر ئاسانە. یەکەم شت ئەو سفرانە، سفرەک لێرە سفرەک لێرە دەتوانم هەر بسڕمەوە، چونکە 800 دابەش 20 هەمان شتە وەکو 8 دابەش 2، هەمان ئەنجامە. کەواتە یەکسەر زۆر ئاسان بوو، وەکو ئەوەی وایە 8 دابەشی 2 بکەم. 8 دابەش 2، 8 دابەش 2 4، سفریش دابەش 2 0، کەواتە ئەنجامی دابەشەکە یەکسانە بە چل. بەڵام ئەگەر هاتوو 750 هەڵبژار تۆزەک ئاسان نییە، دەبی ئەو کات دانیشم 7 دابەش 2 3، 3 جاران 2 6، 7 شەشی لێ بڕوا 1، 5ەکە دێتە خوارێ 15. ببورن 75 ناتوانم ئەوها دابەشکەم بێگومان، 75ەکەی هەمووی دەبی دابەشکەم، 75 دابەش 25. کەواتە زۆر ئاسان نییە، ڕەنگە هەڵێ بکەم لە کاتی دابەش. کەواتە لێرە نووسرایە 3 بێگومان 3 جاران 25 دەکا 75، بەڵام ئاسان نییە، باشترە ئەمن ئەو ڕێی هەڵبژێر. لەبەر چ ئەوها دەکەم؟ هەر هەتا تۆزێک ئاسانکاری هەبی لە کاتی دابەشی بە دوور و درێژی لۆ ئەو ژمارەی بەسەر 23، هەر تەنیا لەبەر هەندێ بۆ ئەوەی بزانم ئایا چ ژمارەکە بە دەوروبەری چ ژمارە چیە ئەنجامی دابەشەکە. دەنا هیچ ئەو جۆرە خەمڵاندنە بە کەلکم نایە، تەنیا بۆ ئاسانکاریە. ئەگەر یەکێک بە خۆی بزانی 755 دابەش 23 یەکسەر دابەشکە، ئەوەی ڕاستی بی خەمڵاندنەکەشی پێناوێ. ئیدی ئێستا زانیمان ئەو ژمارەی کە دەردەچی لە یەک ڕۆژ لە دەوروبەری چل کاتژمێرە کە دروست دەکرێ لە کارگەیەکی وڵاتی
چی؟ ئێستا دەچینە لای دابەشەکە. 755 دابەش 23. چونکە 23 دوو خانەیە یان دوو ڕەنووسە بەلایەنی کەم، لێرەش دەبی لە چەپەوە دوو ڕەنووسی هەروەر بگرم. دوو ڕەنووسی وەردەگرم، واتە ناتوانم بە تەنێ هەفتەکەی وەرگرم، دابەشی دووی کەم، چونکە لێرە 23ە، کەواتە ناچارم 75ەکەی هەمووی وەربگرم. 75 دابەش 23، چونکە 75 دابەش 20 کردی 3، لێرەش هەر دەکاتە دەوروبەری 3. 3 جاران 3 9، 3 جاران 2 6. ئێستا تەماشای ئەو پێنجەی ناکەم وەکو ئەوەی ئەو پێنجەم هەر نەبی، تەنیا تەماشای ئەو دوو ژمارانە دەکەم، لێکیان دەردەکەم. 65 69 چونکە گچکەترە لە 75 کەواتە باشە، ئەگە گەورەتر بە ئەو سێ هەڵەبوو، بەڵام چونکە گچکەترە نابی زۆریش بچووکتر بی بێگومان. ئێستا ڕوونی دەکەمەوە کو. ئێستا سێماندانە دەینم ئەو سێی جارانی 23 دەکەم. 3 جاران 3 9، 3 جاران 2 6. ئێستا 75 69 لێ بڕوە، 5 9 لێ بڕوە نابی، ئەو هەفتەی خورد دەکەمەوە، پێنجەکە دەبیتە 15. 15 9 لێ بڕوە یەکسانە بە 6، هەفتەکەش خورد کراوە بووە 6. یەک هەمیشە یەک کەم دەبیتەوە، 7 دەبیتە 6، 6 دەبیتە 5 و هەتا دوایی. لێرە سفر ماوە، چونکە 6 لێ بڕوە سفر نیان نووسی پێویست ناکەم. ئەوجا ئێستا سیر دەکەم ئەو پێنجەی ئێرە بینم لێرەی دانێم لە تەنیشت شەشەکەی. پێشی ئەو پێنجەی دانێم تەماشای ئەو شەشەی دەکەم، چونکە بچووکترە لە 23 کەواتە ئەو وەڵامە ڕاستە. ئەگەر بەهات بە گەورەتر بە لە 23 یان وەکو 23 بە، ئەو سێم هەڵە بوو، یەک ژمارەم لۆ زیاد دەکرد، دەمکردە 4. ئێستا دێمە لای هەنگاوی دووەم. ئەو پێنجە وەکو نووسرایە لێرەش دەنووسرێتەوە لە تەنیشت شەشەکەی. ئێستا 65 دابەش 23، چونکە 75 دابەش 23 کردی 3، کەواتە 65 کەمترە لە 75 دەبی نەکاتە 3، دەبی بکاتە شتێکی کەمتر، کەواتە یەکسەر دەزانم 2 باشە. 2 جاران 3 لە کاتی لێکدان دەکا 6، 2 جاران 2ش یەکسانە بە 4. ژمارەکە کردێت 46، 46 گچکەترە لە 65 کەواتە باشە. ئێستا لێدەرکردن 15 6ی لێ کەم 9 دەمینێتەوە، لێرەش خوردم کردەوە شەشەکە بوو بە 5، 5 4ی لێ کەم دەمینێتەوە 1، کەواتە لە یەک ڕۆژی 32 کاتژمێری دروست دەکەن و 19 کاتژمێریش دەمینێتەوە. 19ش ماوە 19، بەڵام ئەو 32 دەبی تەماشاکەم ئایا نێزیکە، ئایا باشە، چونکە لێرە ئەمن چلم بەدەست هات، لێرەش سیم بەدەست هات، 32ش لە مابەینی 30 و 40، کەواتە ئەنجامەکی گونجاوە، شیاوە، باشە. کەواتە دابەشکردن هەنگاو بە هەنگاو ئەو هایە زۆر ئاسان نییە، چونکە وردەکاری زۆرە، بەڵام ڕەنگە خەمڵاندن یارمەتیم بدە، ئاسانکاریم لۆ بکە، ئەگەر نا یەکسەر دەست پێ بکە بە لێکدان و ساغی کەوە پاشان ئەو 32ی جارانی 23 کە ئەنجامی لێکدانەکەی کۆ بکەوە لەگەڵ 19. ئەگەر کردی 755 ئەوە دابەشکردنەکە ڕاستە. کەواتە ناوەندی بەرهەمهێنانی کاتژمێرەکان لە مابەینی 32 و 33، بەڵام ئیدی ئەو مابەینەی پێویست ناکە بنووسین،
ڕۆژێ 32 بەڵام تۆزە چیش ئەوەی ڕاستی بی لە 32 زۆرترە، چونکە 19ش ماوە، واتە هەندێک ڕۆژ ڕەنگە 32 بی، هەندێک ڕۆژیش 33 بی، چونکە ئەو 19ش ماوە، ئەو 19ش دەبی دابەشکەم بەسەر ئەو 23 ڕۆژەی. ئەگەر بەهات باو چەندی دیکە 4 دانەی دیان دروست کردبە، ئەوە ڕۆژێ 23 ناببورن، 32 23. ئەگەر بەهات باو 4 دانەی دی هەبە لە جیاتی 755 759 بە، ئەوها 759 ڕەنگە ئەو کات لە کاتی دابەشکردن بەسەر 23 75 گوتمان 3 هەیە لێرە 69 ماوە 6 69 ئەو کات دەیکردا 33 دانەی تەواو ڕۆژێ. بەڵام لێرە ماوەش کەواتە هەموو ڕۆژەکان 32 نییە، هەندێک جار 33. ئێستا ڕوون بکەوە چۆن لێکدان بەکاردێنی بۆ ساختکردنەوە. چ دەکەم؟ دەینم ئەو 32ی لێک دەدەم لەگەڵ 23، بزانم دەکاتە 32 لێک دەدەم لەگەڵ 23 لێرە، 32 لێکی دەدەم لەگەڵ 23، 2 جاران 3 6، 3 جاران 3 9، 2 جاران 2 4، 2 جاران 3 6. ئێستا کۆ دەکەمەوە، لێرە سفر دادەنێم، بێگومان هەمیشە نانووسم لە یەکەم، 6 13 و 7. پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 19، چونکە ماوە 19، ئەو ژمارە کۆ دەکەمەوە لەگەڵ 19، 6 و 9 5، 3 و 1 4، یەکیش 5، هەفتیش کردی 755. بەخۆشم 755م هەبوو، کەواتە دابەشکردنەکەم ڕاستە، شیاوە و گونجاوە. ئەوە ساختکردنەوەیە بە لێکدان. لەبیرت نەچی بۆ دابەشکردن بەسەر ژمارەیەکی 2 ڕەنووسی یەکەم جار بیخەمڵێنا، هەتا بزانین ڕەنووسی هەنەبی ڕەنووسی یەکەم چەندە، پاشان هەنگاوەکانی دابەشکردن پەیرەو بکە، دابەش بکە، لێک بدە، لێ دەربکە، بەراورد بکە، هەنگاوەکان دووبارە بکەوە هەتا ماوەکە دەبیتە سفر یان کەمتر لە بەش دراو. کەمتر لە بەش دراو مەبەستی ئەوەی کە مایتەوە هەمیشە دەبی گچکەتربی لەو ژمارەی، دەنا هەڵەم کردیە. ماوە هەمیشە کەمترە لە بەش دراو، چونکە ئەم دەبی زاراوەکانیش بزانم. ئەو ژمارە پێی دەڵێن بەش کراو، ئەو ژمارەش پێی دەڵێن بەش دراو، ئەو ژمارەش ناوی ئەنجامی دابەش کردن، ئەو ژمارەش ناوی ماوە. هەمیشە ماوە گچکەترە، کەمترە، بچووکترە لە بەش دراو. ئەو مۆرە هەمیشە بچووکترە لەو زەردە، هەمیشە دەنا هەڵەیە. ئەوە تەواو. ئێستا بچمە لای لاپەڕە 95. نمونەی زیاتر ئەو ژمارەم هەیە 1535 دابەشی 16 دەکەم. بێگومان ئەمن هەمیشە ئەگەر لێرە 2 ڕەنووسم هەبوو بەلایەنی کەم 2 ڕەنووسی دەبی وەربگرم لە لای چەپ. 15 دابەش 16 نابی، چونکە 15 گچکەترە لە 16. ئەوجە ناچارم 3 ڕەنووسی وەربگرم، 153 دابەش 16. ئایا چ بنووسم؟ لێرەش دەتوانم خەمڵاندنەکی بنووسم. ئەگەر بەهات بە لە جیاتی 153 150 بە، ئەوها 150 بە، لە جیاتی 16ش 15 بە، لە کاتی دابەش چ ڕووی دەدا؟ بێگومان دەیکردە 10.
کەواتە لێرەش هەر ناتوانم بنووسم، کەواتە ژمارەیەکی نێزیکتر لە 9 هەڵدەبژێرم، هەتا ئەگەر هەڵەش بۆ هیچ نییە دەگەڕێمەوە و دەسڕمەوە ژمارە چیت کە دادەنێم یان گەورەتر یان بچووکتر. کەواتە هیچ هەڵە نییە ئەگەرە من 8 دانێم 7 دانێم، چونکە پاشان کە ژمارەکە دەردەچی لێرە دەبینین زۆر گەورەترە لەو 16 دەچم ئەو ژمارە ئێرە چا دەکەم. کەواتە هیچ پێی ناوێ خۆم دوو دڵ بکەم ئایا ڕاستە ڕاست نییە، دەست پێ دەکەم بە هەر ژمارەی کە هەز دەکەم ڕاستە. لێرە 9یان دانایە 9 ئەوجە چونکە ئەمە 153 وەرگرت ئەو پێنجەی جارێ هیچ تەمەشا ناکەم وەکو ئەوەیە نییە. ئەو 9ی دەینم لێکی دەدەم لەگەڵ 16. 9 جاران 6 دەکاتە 54 چارەکە لێرە دەنووسم، پێنجەکەش با لێرە بی. 9 جاران 1 9 ئەوجە 9 کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو پێنجەی یەکسان دەبی بە 4. ئێستا 153 هەیە 144 چونکە گچکەترا کەواتە زۆر باشە. ئەگەر گەورەتر بە دیارە هەڵم کردیە. کەواتە ئێستا زۆر باشە لێدەرکردن ئەنجام دەدام. جارێ هێشتا تەمەشای ئەو پێنجەی ناکەم. 3 کەم 4 نابی چونکە 3 گچکەیە 4 گەورەیە. ئەو پێنجە خورد دەکەمەوە، پێنجەکە دەبیتە 4 3کەش دەبیتە 13 4 لێ بڕوە یەکسانە بە 9. 4ش لێرە 4 لێ بڕوە 0 1 لێ بڕوە 0 پێویست ناکە بیان نووس. ئەوجە ئێستا دەچم سەیری ئەو پێنجەی دەکەم، یەکسەر دەیهینمە خوارێ هەمیشە لە لای ڕاستی 9یەکەی دای دەنێم بووە 95. بێگومان پێشی ئەوەی تەماشا دەکەم ئەو 9ە گچکەترە لە 16 کەواتە زۆر باشە. ئەگەر گەورەتر بوو ئەوە هەڵە بوو، بەڵام گچکەترە. ئێستا 95 دابەش 16 چەندە خەمڵاندنی بکەم. 90 بۆ وێنە ئەگەر ئەوەش دەبیتن 90 دابەشدا، بەڵام ئەوە زۆر لە دەی گەورەترە، زۆر گچکەی کەمەوە دەکان 9 بەڵام چونکە گەورەترە کەواتە لە 9 زۆر بچووکترە ژمارەکە. لێرە نووسیتیان 5 کەواتە پێنجەکە هەڵدەبژێرین، بەڵام بۆ وێنە ئەگەرە من هەڵام کرد نووسیم 9 ئەگەر نووسیم 9 دەکاتە 144 لێرەش 95 کەواتە 9 نابی. 8ش هەر هەز دەکەم نابی، بەڵام ڕەنگە هەڵێ بکەم 7 دانێم 6 دانێم هەر کێشە نییە، ئەگەر هەڵام کرد دەگەڕێمەوە. لێرە 5یان دانایە 5 جاران 6 30 سفرەکەی دەنووسم 3ش با لێرە بی 5 جاران 1 5 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 3 دەبیتە 8 چونکە گچکەترە لە 95 کەواتە زۆر باشە. 95 8 لێ بڕوە یان 5 0 لێ بڕوە 5 9 8 لێ بڕوە 1. ئێستا ماوە 15 چونکە گچکەترە لە 16 زۆر باشە. ئێستا ئەنجامی دابەشەکە کردیە 95 ماوە 15. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە ئەو دوو ژمارەی هەمیشە لێک دەدەم. 95 جاران 16 لێکی دەدەم ئەوها 5 جاران 6 30 9 جاران 6 54 54 کۆ 3 57 نووسرا لێرە. ئەوجا سفرەکی دادەنێم زوو 1 جاران 5 5 1 جاران 9 9 ئەو ژمارە دەرچوو. ئێستا هەردوو ژمارەکان کۆ دەکەمەوە 0 و 0 7 و 5 12 5 و 9 14 1 15 پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ ماوە 15 دیسان کۆی دەکەمەوە وەکو دەبینین 5 3 5 1 ئایا وەکو بەشکراوەکەیە 1535 بەڵێ 1535 کەواتە دابەشکردنەکە ڕاستە. ئەو جارەی پرسیارەشکە 31,000 هەیە
لەگەڵ 294 دابەشی 24 دەکەم. چونکە لێرە دوو ڕەنووسیە بەلایەنی کەم، لێرەش دوو ڕەنووسی وەردەگرم، جارێ سەیری ئەو ڕەنووسانە هەر ناکەم. تەنیا ئەو دوو ڕەنووسە 31 دابەشی 24 دەکەم، چونکە 31 زۆر نێزیکە لە 24. ئەگەر دوو هەبا دەیکردە چل بەلایانی کەم، کەواتە یەکسەر دەزانم کە تەنیا یەک هەیە. یەک دەنووسم لێرە، هەمیشە لە لای چەپ دەنووسرێ، ئەو جە یەکی جارانی 24 دەکەم، یەکسان دەبی بە 24. زۆر باشە 24 گچکەترە لە 31. ئێستا لێ دەرکردنی دەکەم، 11 لێ بڕوا یەکسانە بە 7. سێکەش چونکە خورد کراوە ماوە دووی لێ بڕوا دەکا 0 نەیان نووسە. ئەو جە ئێستا دەچم زانم چم هەیە، تەنیا تەمەشای یەک خانەی دەکەم لێرە، تەمەشای هەمویان ناکەم، تەنیا یەک. ئەو دوای دەینمە خوارێ، ئەو دووە ئەوها لێرە دایدەنێم. 72 دابەشی 24 چەند هەیە؟ ڕەنگە ئەمن نەزانم 4 بنووسم، 5 بنووسم، کێشە نییە. لە کاتی لێکدان کە زانیم گەورەترە لە 72 دەزانم هەڵام کردیە، کاتە لێرە سێیان نووسە، سێ جاران 24ش هەر دەکا 72 لێ بڕوا تەنیا دەمینێتەوە 0. ئێستا دەچم تەماشای ڕەنووسەش کەش دەکەم لە لای ڕاست. ئەو نۆیە زوو دەیهینمە خوارێ، لێرەی دایدەنێم. ئەو جە لە خۆم دەپرسم 9 دابەش 24 نابی، زۆریش گرنگە، ئەو سفرەی دانێم. 9 دابەش 24 لە کاتی کە ژمارەکم هینا خوارێ وە گچکەتر بوو لە 24 هەمووی کەواتە یەکسەر دەبی سفری دانێم. ئەو جە 0 جاران 24 هەر 0 لێ بڕۆ، هەر نۆیەکە وەکو خۆی دێتە خوارێەوەی ڕاستی بی ئەو هەنگاوە لە زیادەیە، یەکسەر دەمتوانی چوارەکەی لێرە دانێم. بەڵام لێرە ئەو هایان کردیە، هەتا خوێندکار سەری لێ تێک نەچی، نەپرسی لەبەر چ لێرە لێ دەرکردنم نەکرد، بەڵام بکەم و نەکەم ئەنجامەکە هەر ئەو های لێ دێتەوە. ئەو جە ئێستا چونکە هەر ماوەنۆ، ئەو جە ئێستا دەچم سەیری دواهەمین ڕەنووسی دەکەم و دەیهینمە خوارە، لێرەی دایدەنێم بووە 94 دابەش 24 بێگومان 72 دابەش 24 کردیە 3 92 دابەش 24 دەوایە بکاتە زیاتر، بەڵام بەداخەوە ئەویش هەر دەکاتە 3 چونکە ماوەکی زۆر دەمینێتەوە. دیسان دەنووسمەوە 72 ئەو جە 94 72 لێ بڕوا ژمارەکی زۆر گەورە دەمینێتەوە، بەڵام هەر ڕاستە چونکە هێشتا گچکەترە لە 24. ئەگەر بمەوێ ساغ بکەمەوە ئەو ژمارەی دەینم لێکی دەدەم لەگەڵ ئەو ژمارەی، ئەو جە دوای ئەنجامی لێکدانەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 22 دەبی بەشکراوەکەم لۆ دەربچی. ئەوە ساغکردنەوەیە. ئەگەر نا هەڵام کردیا لە جێیەکان. هەندێک جار ڕەنگە ئەمن دابەشەکەم زۆر ڕاست بی، بەڵام ڕەنگە ئەمن لێرە هەڵی بکەم وەمزانیە لێرە هەڵام کردیە لە دابەش. ئەو شتەش هەیە، کەواتە ئەمن دەوی لە کاتی ساغکردنەوە زۆر ئاگام لێبی، ئەو لێکدانم دەبی زۆر باش بزانم. 4 جاران 3 12، 4 جاران 0 هەر 0 کۆ یەکەکەی دەنووسم، 4 جاران 3 دیسان 12 دوی دەنووسم، و 4 جاران 1 4 کۆ 1 دەکا 5. ئەو ژمارە ئەو جە یەکسەر سفرەکی دانێم لە خانە یەکان. ئەو جا 2 جاران 3 یەکسانە بە 6، 2 جاران 0 هەر 0 دەنووسم 0 لێرە، و 2 جاران 3 یەکسانە بە 6، 2 جاران 1 یەکسانە بە 2. ئێستا کۆکردنەوە 2 0 هەر 2 1 و 6 7، 2 0 هەر 2 5 و 6 11، 2 1 یەکسانە بە 3. ئێستا دەینم ماوەکەی کە مابووە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی، دەبی بکاتە بەشکراو 2 2 4 7 2 9. لێرانەش هیچ نییە، هەر 0 هەیە وەکو خۆی دەنووسرێتەوە، ئەو 3 ژمارەیە.
ئایا 31,294 بەڵێ 31,294 کەواتە ئەنجامەکە یان دابەشەکەم ڕاستە. لە نمونەی لە ئەنجامی دابشکردنەکە سفرەکە چییە؟ سفرەکەواتە سفر هەیە نییە، ئەواتە ئەو ژمارەی ئەمن هەمە ئەو سفرەواتە نۆ چەند 24 هەیە لە نۆی هیچ نییە، سفر 24 هەیە لەبەر هەندی ئەو سفرەی دەبی ئەمن هەردانێ. تۆزێک باسی شێوازەکانیش دەکەم ئەو جەدێمە کۆتایی. ئەو وانەیە شێوازەکان لە دابشکردن. ئاسانترین شت هەمومان دەزانین لە خشتەی لێکدان 8 دابش 2 یەکسانە بە 4 چونکە 4 جاران دوش یەکسانە بە 8. ئەوە چی پێ دەرێن؟ پێی دەرێن ڕاستیەکی بنەڕەتی، واتە هەموو کەس دەبی ئەو ڕاستیەی بزانێ. ئەو جە پاشان لەسەر ئەو ڕاستیەی ڕێسایی دروست دەکەم. ئەدی ئەگەر هاتوو ئەمن لێرە سفرەکەم دانا لێرەش سفرەکەم دانا دەکا هەمان شت. لەبەر چە؟ چونکە ئەو سفرانە ئەم دەتوانم لەگەڵ یەک لایان بە، چونکە یەکێک لە بەش کراوە یەکیش لە بەش دراوە لەگەڵ یەک لا دەکەون دەڕۆن. واتە ئەمن چ بنووسم 8 دابش 2 چ بنووسم 8 دابش 20 ئەنجامی دابشەکە هەمان شتە. بەڵام ئەگەر هاتوو تەنیا سفرەکەم لێرە زیاد کرد لۆ هەشتایەکەی کردمە 800 بیستەکە هەروەکو خۆی بوو، ئەو کات ئەو سفرە دەڕوە ڕاستە لەگەڵ ئەو سفرەی، بەڵام ئەو سفرەی ئێرە دابش 2 دەبی بنووسرێتەوە چونکە ئەو سفرە هیچیت کە لێرە نییە بەرامبەری هەتا بیڕوێنم دەمینێتەوە لەبەر هەندێ دەکاتە چل. ئەگەر هاتوو سفرەش کەشم زیاد کرد بێگومان هەردووچیان دەنووسرێنەوە. ئەگەر یەکەش کەشم زیاد کرد سێم زیاد کرد لێرەش سێی دەبی زیادکەم، هەمووی دەبی هەبی. ئەوە شێوازی دابشکردن. وە بە هەمان شێوە ئێرەش 12 دابش 6 یان 120 کاتە ئەگەر ڕاستی بنەڕەتی بزانم زۆر ئاسانە ڕێسایی لەسەر دروست بکەم. ئەو سفرانش زۆر گرنگن ئەمن بزانم هەر ژمارەك سفرەك دەتوانم لای بەم لەگەڵ ئەو سفرەك لێرەش ئەو سفرەی لابم، بەڵام 2 سفر ئەو 2 سفرەکە دەمینێتەوە کەواتە بەڵام لێرە لەبەر چ 2 سفرم نەنووسێت چونکە سی هەمووی وەردەگرم دابش 6 ئەو جە دەکا 5 تەنیا 1 سفر دەمینێتەوە لێرەی دەنووسم. واتە تەنیا ئەمن نابی سەیری سفرەکان بکەم، ئەمی دەبی بچم بینم یەکێک ڕاستە ئەمن سفرەکەم لا برد ئەو سفرەشم لا برد 300 دابش 6 بەڵام ئەمن سیەکەی دەبی هەمووی وەربگرم دابشی 6 ئەو جە دەکا 5 تەنیا ئەو سفرە دەمینێتەوە دابش 6 هەر سفر کاتە دەبی ئاگام لێبی چ دەکەم چ ناکەم. بەڵام لێرە بۆوێنە تەنیا 12 وەردەگرم ئەو سفرە ڕۆیشت لەگەڵ سفرەی 12 دابش 6 2 سفرەک ماوە دابش 6 هەر سفر. کاتە ڕێسا و یاسایەکان دەبی زۆر تەماشایان کەم، زۆر ڕاهێنانی بکەم، زۆر ئاگام لێبی پەلەپەل نەکەم لە کاتی دابشکردن و بێگومان لە کاتی لێکدانیش. لەبیرت نەچی ڕاستیە بنەڕەتیەکان و شێوازەکان بۆ دابشکردن بەسەر چەند جارەکانی دا بەکار بهێنە. چەند جارەکانی دەواتە چ واتە 10 20 30 40 ئەوانە هەموو چەند جارەی دەیە. دابشکردن بەسەریان زۆر ئاسانە بە تایبەتی کە ئەو ژمارەی کە دابەشی دەکەم ئەو ژمارەی کە بەشی دەکەم سفری هەبی لە خانە یەکان یان یەکان و دەیان یان یەکان و دەیان و سەدان. لێرە هەندێک ڕاهێنان مایە بەڵام هەڵیان دەگرم بۆ وانەی داهاتوو هەتا وانەیەکی نوێ و وانەی داهاتوو هەر بژی.